میکانیزم و سیستەمی نەخۆشخانەکە باس لەو کرد کە دوو پشکمانەیە پشتی وەبەرهێنان پشتی خێرخوازی خێری ئەمەیان چۆنە لە بدایەتی کە ئەو زەوی وەرگرت خستەخانە عیبارەتە لە سێ بەشی عیبارەتە لە زەوی عیبارەتە لە بینایی عیبارەتە لە ئەچیزەی ئەمن قیاسن لە بۆ دکتۆرەکانی کە عەرزی ئیستثماریان وەرگرت 120 کردە مولکی خۆیان وتیانەوە حەق خۆمانە 180 مولکی دکتۆرەکان کە بیان خەڵکی هاوبەش بوو ئەمن بڕیارم داگوتم ئەمن پێویستم بە پارەی نییە وەکو دکتۆر دلێر قەنەعەتم وایە ئەو خانەی کە ئەمن ئێستا کە تێدا مەمارم لە هەولێری نوێیە ئەو خانە تاپۆیەکەی بەناوی منە بەڵام قەنەعەتم وایە کاتێک کە دەمرم یەکسەر تاپۆی خانەکەی دەچتە ناوی سەر میراتگرەکانم پاش 200 ساڵێت کە خانەکەی من دەبیتە خانیەکەی ئەمن هەر نایناسم هەر نەمدیتیە لەوانەیە 180 لە کەفی جیاوازبی لەگەرە من لەوانەیە ئینسانێکی بێدین بیتن لەوانەیە ئینسانێکی نێرگلەوەکانەوە دوای لەوانەیە یعنی چونکە مەسەلە کوردیە دەرێ لە وەلیان دەبی فاسق لە فاسقان وەنیا لەوانەیە یعنی ئینشاڵڵا نەوەکانی منیش ئینسانی ساڵح دەبن بەڵام مەبەستم چیە لە 200 ساڵیت کە ئەمن هەر ناسم مولکی من دەبیتە مولچیوی بەڵام میهرەبانی هەتایهی منە هەتا هەولێر هەبیتن مولکی منە چونکە لە ئەم کردیتمە خێر کەس ناتانی بێبی باتەوە لە بدایەتی 6 کردمانە 7500 پشک ئەمە چار مؤسسەی ڕئیسیمان هەیە ئەمنم حاجی ئەحمەد ئیسماعیل کە ساعبی کەسێکی دیاری شاری هەولێرەیە لەگەڵ دوو کەس کە لە سولێمانینە دکتۆر هیوا و شێخ حوسێن مهندس شێخ حوسێن لەگەڵ دکتۆر هیوای ئەو چار کەسە ڕئیسی ئەمە ساعبی ڕئیسینە لەگەر 6 کەسیت کە لە بدایەتیەوە کە هاتن دوایە کە چیتکە 11 کەس بوونە گروپی مهرەبانیمان دروست کرد ئەمن پێم گوتم ئەمە پارەم ناوێ ئەمن پشکم ناوێ ئەمن موچەم ناوێ ئەمن دەمێ خێرێ بکەم ئەمن حسەی خۆم دێخمە ناو سندوقش پێ دێنە سندوقی خێری 1500 پشک گوتم مقابلی جهدی منە چکەم لە 2008ەوە ئەو ئیشەم کردی ئەو جهدەم کردیە فکرەم هینایە گوتمە فکری خۆم نادەمەنگۆ ئەم فکری خۆم دەدەمە فەقیران ئەوانش گوتیان حاجی ئەحمەد گوتی ئەم 30 دەفتەر خێری دێخمە ناو سندوقە خێریەکەی یعنی 150 پشک لە بدایەتی سام بە 20 دۆرەقەی بوو گوتیم 150 پشک خێری دەکڕم ئەوەکەیت کە ئیستثماری دەکەم کە بە ملیۆنێک دۆلاری هاتن شێخ حوسێن و دکتۆری واش بە ملیۆن دۆلار هاتن دەستمان پێکرد ئەوکان کە شەرێکەوە بە مەبلەغە کاتن دەستمان پێکرد ئەمە مەجلیس ئیدارە 4 کەسین کە ئەمن خاوەن قەرارم هەتایە ئەندای مەجلیس ئیدارێمە 4 ساڵجارێک دەمەوە سەرۆکی مەجلیس ئیدارێ سەرۆکایەتەکە متەبادلە ئێستا مهندس شێخ حوسێن سەرۆکی مەجلیس ئیدارەیە دانیشتنی مانگانەمان هەیە بەڵام ئەمن جهدەکانی خۆم تاقەکانی خۆم فکرەکانی خۆم گوتم هەمووی دەبەخشمە نەخۆشی هەژار دەکەمە سەدەقە جاریە کاتێک کە سندوقی میهرەبانیماندان 1500 ئەوجا کاتێک کە بینایی زەوی دەستمان پێ کرد چونکە ئەمن بەڕاستی لە بدایەتیەوەش گوتمە حاجی ئەحمەدی گوتم ئەم نامێ بچمە سجنی ئەم دەمێ خێرێ بکەم زۆر فەرقی هەیە گوتم ئەم دەمێ ئیش زۆر جوان بکەم زۆر شەفاف بکەم لە بدایەتی هەستاین بەندی قانونیماندانە پێش ئەوەی دەست بە بناغی بکەین یەک پشی بدەین یەک کەسی ئەمە عەقدماندانە دەستورماندانە پەیرۆ پرۆگراممدانە ئەو پەیڕۆ پرۆگرامە حاکم هەیە لە لێرێکە لە مارە لەگەری دانیشتیمە لە ڕووی قانونیەوە ئیستشاری قانونیمان کرد دوایەکە لە ڕووی اقتصادیەوە ڕەسیدی باقیمان کردو لە باقی ئیسلامی ئەلبەڕەکەی هەستاین هەموو شتەکان منتەزەم کرد شتەکانمان ڕێکی خست یعنی کردمانە 7500 گوتمان ئەو 1500 مقابلی جهدەکانی منە چکە دکتۆرەکان کە عەرزیان وەگر 120 دەکردی خۆیان ئەمە گوتم ئەمە نامەوێتن دەیکەمە خێر ئەوانیش ڕازی بوون 6000ەکە فرۆشتمان دەستمان پێکرد لە بدایەتی بە 20 وەرەقەی بوو دوایە کە کردمانە 25 وەرەقە ئێستا کە بە 30 وەرەقەیە بەڵام ئێستا هیچ پشکمان نەمایە خۆشبەختانە ئەلحەمدولیلا هەر 7500 پشی خلاص بوو